جبركو بحر كردان تنيا كرد جگولا وانه را دبیجن بحر وانه حز دکن ویناوی لیبکن کیف وانته وان هم باجارکی گلکی جوانه هم جی باجار نویسکار و رومان نویس یاشار کماله فوتویا گولا وانه ده پیشبرکان ناسا یا استرولوژی ده لسر آستا جیهان یکمین درکت اف چند روز بون لسرانسر دنیای جبوه البجارتنا فوتویا یکمین جناوا 32 وینیان وان بو یکمین او وێنەیە لە ئاسمانەوە گیراوە لەناو 32 فۆتۆگرافی دیکەدا کێبرکەی یەکەمی بردەوە 930 دەنگی زیاتری هێنا وێنەگرەکە خەڵکی ئەمریکایە وێنەی دەریاچەی وانی لە 12 ئەیلولی 2016دا گرتووە دەریاچەی وا 3613 کیلۆمەتر دووجار ڕووبەرەکەیەتی 1200 کیلۆمەتریش درێژە پانیەکەی 80 کیلۆمەتر و قوڵایشی 171 مەترە ئەمە وانە دیمەنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشی بە شارەکەش داوە بەردەوام شوێنی خۆش و پەسەندیدەی گەشتیاری ناوچەکە و جیهان وێنەکەشی لەسەر ئاستی جیهان بووە یەکەمین